لەگەڵ ئەم هەڤاڵانەم بە نمایندەی هەموو هەڤاڵانی مەڵبەندی ڕێخستنی سلەیمانی هاتینە سەر گۆڕی ئەمانە کە پیانەڵێن گۆڕی بێناونیشانەکان. ئەمە لە میانەی کار و چالاکیەکانمان لە هی ئەو 16 ڕۆژەی هەڵمەتی نیشتیمانیە کە ئەکرێت و ئێمە وەکو مەڵبەندی ڕێخستنی سلەیمانی بەرنامەی زۆرمان هەیە. هەر پێش ئێمە چوینە خەستەخانەی ئەمەرجەنسی بۆی دەستخۆشی لە هەموو کارگوزارەکان، کارمەندەکان، بەڕێوەبەرەکان، دکتۆرەکان بکەین. لێرە شۆ هاتینە ئێرە ئەم گۆڕە بێناونشانانە بەسەر بکەینەوانێت. دیارە ئەمانە کۆمەڵێکن، هەم ژنیتیایە، هەم پیاویتیایە، هەم مناڵیتیایە، ئەمانە بێناونیشان بوون، شارەوانی هینی کردو. ئەمە لە هەموو دنیا هەیە، لە هەموو شارێکا هەیەوە. لە هەرێمە ئەو ئامارێکە لە بەردەستی ئێمایە کەمترین ژمارەیە لە سلەیمانی. خۆشببختانە ئەوە ئەسەلمێنێکە لە سای یەکێتی نیشتیمانی کوردستانە تونند و تیژی دژی ژنان کەمترێکە.